عقلمندیە سەڵال بلا بشێوەیەکی گونجای ڕێبری بۆ تاقیکردنەوە بکەین پێتیڤە ئەم داخوازە عقلمەندیە سەڵال بخازین باوەری و نوێژکردنێ تاکو ئەوی پرەنسیپی تێبگەهین بلا بزەڤڕینە دەستپێکە نامە یعقوبی و وان ئایەتان البیرە خۆ بینین ئەوێ یعقوبی گوتین خشک و براین من دەمێهین اتکەفنە تاقیکردنێ جۆرا و جۆردا وێ چەندێ بچنک و هین بتەمامی وەکو دڵخۆشیە پژمێرن دەزانن تاقیکردنە باوەریە هەوا خۆراگرتن پێوەیە بلا خۆراگرتنش کارتێکردنە خۆیە دەهێت تەمام لەسەر هەوە هەبیت داهین دەیگەهشتنە کامل بن چێکێ ماسی الهەوە نەبن پەیوا جەڕەباندنت یۆنانیەدا کو بینە جەڕەباندن یان تاقیکردن دەمەیەن تاقیکردن یان جەڕەباندن یان پێکڤەنە البن فشارە حەزێن خاپینۆک گەرێداینە ابتێگەهی پێگەهاندنە تێ گەهشتنە تەکستێ چاوە دێشێن وان تشتا پراکتیس بکەین کە یعقوب ڤەدگێریتەوە بەرسێ اتنڤێژە داخوازیە عقلمەندیەدا هەیە ئەوە یعقوب البەشە ئێک و ئایەتە پێنج گوتی ئەگەر ئێکش هەوە عقلمەندیە یان ژی کێم بیت بلا ژی خودێ بخازیت و دێبووی هێتەدان خودێ مردینیە و بێگازندە دەتە هەمیان لێ بلا باوەری بخازیت بێک و گومان دلی دابیت چونکو یê gumanê dilî dabît wekû pêleka deryayê ye ya tînet û dibet mirovekê wisa bila hizir neket ku ew dibet dê tiştekî ji xudanî ew mirovekê dudil e û hemî karên xwe da yê liqliqûk e Yaqûb mebesta liqliqûkê Yaqûb basî nepêgehiştinê diket mebesta wî geriyan ildîv حکمتا داخوازە تێگەشتنە سادەنە حکمەتە یعقوبی بەحسی ژێ دکات حکمەتەکە سەڵالە ji خودەیە تێبگەهن یعقوب پێشکەش دکات البەشێ ئێک البەشێن داهاتی بەرفرەتر بەحث دکات البەشێ سێ پێناسەکێ دەدات لێ ئەو عەقڵمەندیە سەڵال ئەوە بەری هەر تشتێکی یا پاکە باشیە ئاشتیخوازە دلنەرمە سەرنەرمە پڕی دلۆڤانی و بەرهەمێ چاکە لاینگر نینە و بێ چێکەرێن ئاشتیە تۆڤێ ئاشتیە و دەروون پاکیە دچنن و ڕازداریە ژیدا تهەلینن پەیڤێن یعقوبی بیراخۆ بینە سەبارەت نوێژکردن بۆ داخوازە عەقڵمەندیە باوەڕ ناکەن خودێ بەرسڤە دوعایê me bidات ئەگەر ئەم دودل بین چێکەرێن و لاینگەرین نینە و بێ دوڕیاتی ئاشتی تۆڤێ ئاشتیە چینێت و ڕازداریە ژی تهەلینێت بەرامبەر عەقڵمەندیە جیاواز هەیە ڕاستی هەردەم قەبیل ناکەویت وش عەقڵمەندیە ئەردی ئەوە یعقوب دەتەن یاسین لێ ئەگەر زکڕەشیەکە تەحل خۆپەرستیە دلێ هەوەدا هەبێت شانازیە بخۆ نەبن و هۆسا دراوان الڕاستیە بکەن ئیدڤان ئایەتاندا تێدگەهین کو سەختی و بوو باوەڕداریە هەی ئەوێن یعقوب نامە ئارەستێ وان کردی باوەڕدار نوێژت کردن شێوازی ژیانە وان و نیانیان ڕاستەقینەیە مەسیحی ڕۆنکردنە نەبوو لەوما یعقوبت بێژێت خودێ ئژبەر دوو پیوەرێن وان بەرسڤە نوێژ و دوعایت وان نەدایە تشتێ هەرێ جوانت پەرتۆکا پیرۆزدا کو ئەم تێبگەهین پێتیڤە کۆنکستەکێل بەرچاو بگرین هەر وەکو کری ئتخاندنە نامە یعقوبیدا عەقڵمەندیش سەڵالە و عەقڵمەندیە ئەردی ئەو کەسی یعقوب نامە خۆدا بۆ گوتین یەن پڕ بوون ئش عەقڵمەندیە ئەردی لەوما تووشی ئالوزیە و زەحمەتێ بوون هەمان دەمدا داخوازە ڕازیبوونێ و نعمەتێ ئش خودێ دخواستن ئەڤە کۆنتێکستەکە لێ بلا بچینە کۆنتێکستەکێ بەرفرەتر داکۆ پتر بزانین دەربارەی عەقڵمەندیە سڵال
بونمونه ادناما بو خلق افسوس بشه ایک و دسپیک آیت 15 سرنج بده نویجا پولسش بر هنده گاوامن باوریا هوا بخدان عیسی و حجه کرنا هوا بو همی پیروسکریان بهستی اش هنگی وره از براوستیان بو هوا سپاس خوده دکم بو بردوامی نویجت خدا دا هوا دین بیرا خو و سرنج بده پیوندی و دعا پولسی آیتا 16 ده الدیف پولسی هندی است پیزانینا مب خوده زیده تر بید دلدیف حزاوی جین الدیف پاتروسی افجا بیک اماسی بن هر وکو باب هوای اسمانی بیک اماسیه المتة بشه 5 آیتا 48 لی یعقوبی باوردارین جوهی ین بر بلاف ادناف امپراتوریتیا داخواست خوده بکن بری هر تشتکی بر صفه دعاین هوا ریدای و رفتارین هوا ادگل خوده رفتار کرین ادوی جهانی دا چونکوی اوان عقلمندیش خوده ندخواستن پولس همان بابت البو خلق کلوسی ود گرید البشه ایک آیتا نه اجبروی چنده جی هرش روژا ما اوه بهستی ما دست بنویش کرنه و داخواست کرنه بو هوا بر ندایه کوهین اجزانینا حزا خوده بهمی عقل مندیه تگشتنا روحانی پر ببن ما بست داخواز عقل مندیش خوده عمل دیف حزاوی کار بکن التجاهشتنا کنسیستت و زانینا عقل مندیه و یعقوب بتنه عقل مندیه داخواز ناکد لی دیر بینیت هر کودانکی لبیجید اگر تا بدرستی جی بدلکی پاقش ده ری نشاندر بید اف آریشه بولنک باوردارد ویا یعقوب نیشاوان بدن بلا پرنسیپی دوباره بکنین بو هنده روان گهکه گنجای و روبری تاقی کرنا بینه و ادوید عقل مندیش خوده بخوازین اتریا باوریه و نویجه دا و اگر ملسر زیدکر داخازا عقل مندیه و حزا رستقینا بوزانینا حزا خوده ده بوما پتر گوتنا یعقوبی رونتر بید اوه مدبیتا بسیاره که بو هزر کرنه و برسفدانه اره افرو ما چه سود هیا بو براورد کرنه بوان باوردارا الصالا پنجی زاینی آنکو بره نویسینا هر 4 انجیلان و سفر هنارتیان و نامیان و سفر بینینه الدیف پیزانینت ما اوه اکمین نامه اجدمینی هاتیا نویسین بری نام پولسی بو خلق گلاتیا به تایبت بو باوردارین بر بلاف و هر 30 هوزال امپراتوریتیه یعقوب ادبیجی توان ورار بکن ات مسیحی دا بلا البیره وان سرودا بکین كما هين ادفين عميدا والهر جاكي كنيسكي تيتا خواندن السرتاسري امبراطوريته لي حتى كو افنامه بجايته همي كنيسة روماني ما بي تي في صالان هيا دائما ام هزرت فركرني دا بكين ام تفربونا تشتان داد كرين ما هميل بر دستت مزن امين يعقوب و هر دوازده نامين بوليسي اش بيماناني اف عقل منديه و بين فرهيه ما كل ديف حزا خدي بتشين ام هستب في مزنيه وامتيازه دكين يعقوبي بريكا ايميلي يان مروفان نامه نفري كريا بلا ام هزري اتوان امتيازاتا بكين كما هين اش بلا سپاسداری خودی بین جبروی عقل مندیا ما اتپیواویدا یعقوب البیجید گهدار بین لکار پیوی بکین اوه نواروکا نامه کو یعقوبی حول دادا بگین تا باوردارین چرخه ایکه